لە پرۆژەی کلتور مەگەزینەوە سڵاوتان لێبێت بە ڕێزان گفتوگویم جاری سفر هونەر لەگەڵ شیروان فاتح دەبێت. شیروان هونەرمەندێکی هاوچەرخە لە شاری سلێمانی نیشتەجێیە، هەڵبەت بە شێواز و میدیەمی جیاواز کاری کردو و ئەزموونی زۆری کردووە کە ئێستا لەگەڵمانایە بۆ باسکردنی ئەو ئەزمونانە لەم گفتوگویەدا. شیروانگیان سپاس بۆ ئامادەبوونە. وەکو هەمیشە من سەرەتا پێم خۆشە کە بە باگراوندێکی هونەری تۆ دەست پێ بکەین. زۆر سپاس بۆ تۆش ئاڤان. من هونەری وێنە کێشان لام شتێکی نامۆ نەبوو، لەبەرەوەی باوکم ئارەزوومەندانە وێنەیە کێشا و مامیشم. باوکم مامۆسا بوو، مامیشم بە هەمان شێوە، بەڵام ئەوان لەبەر بارودۆخی سەردەمەکە بەردەوام نەبوون. ئەمە بۆ واگەڕێتەوە من کەرەسەکانی وێنە کێشان لام غەریب نەبوو. هەر لەو کاتەوە من پرسیارێکم لا دروست بوو کە لە قوتابخانەکان وانەیەک هەبوو، ناوی وانەی هونەر بوو. ئەو وانەیە هەمیشە فەرامۆشەکرا. لەو کاتەوە من نازام جۆرێک لە یینم تیا دروست بوو، بۆچی ئەم دەرسە فەرامۆشەکرێ لەوە ئەچێت بگەڕێتەوە بۆ فەراغەی کە دروست بوو ئەم وانەیە ناخوێنرێ من خۆشەویستتر بوو لام. ئەمە حەزێک بوو تیامامایەوە. ئیتر وای لێ هاتەر لە تەمەنی گەنجیەوە شتێک هەبوو ئەمویست بیڵێم دەری بڕم. تر ئەویش سەرەتا بە وێنە کێشان دەسم پێ کرد. دواتریش مامۆسا غازیم ناسی، مامۆسا غازی محەممەد و یادی بە خێریسە لە ژیانە نەماوە. منی زۆر هاندا وتی تۆ ئەتوانی وێنە بکێشی، ئەتوانی دەردەکانە دی بکەی، ئەوەی کە ئەیبینی باسی بکەی. ترە ئەو کاتە ئەگەر جیلی ئێمازانن ژیان ئەو کاتە جۆرێکی تر بوو، یعنی بە بارودۆخێکی زۆر ئاڵۆزا ڕۆی. هەڵبەت باسی ساڵی نەوەکانەکەی شیروان بۆی زیاتر ڕۆن بێ. بەڵێ ئاڤان ساڵی نەوەکان بوو، بارودۆخێکی ئاڵۆز بوو. ئیتر ئێمەش گەنج بووین، پێویستت بۆ شتێک دەربڕی. ئەچووم ئیشی تعبیری مەکرد، یعنی بێ ئەوەی خوێندە بێتم یان شتێک بێت بەردەوام بۆ میسەش نمونەیە و کارانەماوە. ئیتر وای لێ هات ئیشمە برد بەشداری پێشەنگاکان مەکرد. بەڵام من هەمیشە متابعەی کارە جدیەکان و کەسە جدیەکان مەکرد. ئەو کاتە لە نێوەندی هونەریە. شیروان ئەو نمایش و ئیشە هونەریانەی لەو کاتە ئەکران بۆ تۆ چۆن بوون؟ مەبەستم ئەو ژینگە هونەری ئەو کاتەیە کە هەبوو، بە تایبەتی بۆ تۆ کە تۆ خۆت پێگەیانەوە لە دەرەوەی ناوەندەکانی خوێندنی هونەری. گەر باسی ئەو ژینگە هونەری ئەو کاتە بکەی لە ڕوانگەی خۆتەوە و کاریگەری لەسەر تۆ. طبعاً هاوتەمەنەکانی من ئەوانەی کە پەیمانگەی هونەرە جوانەکان خوێندیان من لە دەرەوە بووم، بەڵام پەیوەندیم هەبوو لەگەڵیان بەردەوام. لە دەرەوەش ئەو کاتە گروپێک هەبوو، گروپی دەستەی تام سەعینی وێنە ئیشیانە کرد. منە چووم، یعنی زۆر لام گرنگ بوون، بەیان نامەیانە و جۆرێک لە تێمایان هەبوو بۆ ئیشکردن و زۆر ئەکتیڤیش بوون. پاشان چەند گروپێکی تریشە بوون. بەڵام ئەوەی کە زۆر بۆ من ئەو کاتە کە جێی سەرنج بوو هونەرمەند سیروان ڕۆڤ بوو کە بە سیرەشە بەرناسراوە. کۆمەڵێک ئیشی ئەکرد، پرسیاری دروستە کرد. یعنی ئێمە ئەو کاتە تەواانە و لە تەمەنا لە ئێمە گەورەتر بوو، بەڵام ئەمانزانیە شتێکەیە ئەمەی کات. ئەو کاتەش زەمینەیەکە بوو، یعنی بەگشتی خەتێکی تر هەبوو، جیاواز بوو. بێگومان یعنی کاریگەری لەسەر هەمومان هەبووانەی کە ئیسە ئیشەکە کرد. هەر لە ساڵی نەوەکانە لە سلێمانی ئەو کاتە سنتەری میدیا پەنجەرەیەک بوو بۆ ئێمە کە دنیامان لێوا بینی. بۆ لەبەرەوەی کتێبخانەیەکی بچووکی هەبوو، کۆمەڵێک گۆڤار ئاهاتن، زۆربەی هەرە زۆری گۆڤارەکانی ئارت ئاهات. هەڵبەت بە زمانی فەڕەنسی بوو، بەڵام ئێمە سەیری زمانی وێنەمانە کرد. ئیتر کەم و زۆر یان کۆمەڵێک کوڕاسە و ینی ئەو کاتە ئەمە زۆر ئیسفادەمان لێ کرد. وە جەوی سنتەری میدیاش یعنی کۆمەڵێک گەنج بووین، ئەچوینیشمانە کرد لەوانە سامی مومین، سامانە ڕەش، ئەوەی کە بێتەوە یادم ئارام عیسا کە ئیشی فۆتۆگرافیە کرد. یعنی کۆمەڵێک دایما یەکتریمان ئانەدا. ئەوە بوو من لەو مەرسەمە کۆمەڵێک وێنەم کێشا کرد کە ئیسەش ماون. بەهەرحاڵ ئەو سنتەرە سنتەرێکی باش بوو، پاڵپشت بوو بۆ من بۆ ئەو کاتە کە بتوانم ئیشی تیا بکەم. دەستخۆش. شیروانگیان پێم خۆشە باسی ئەو بکەی سەرەتا چۆن کار دەکرد، یان بابەتی کارکردنەکانە چی بوون لەو سەرەتایەوە کە دەستی کرد بە وێنە کێشان؟ ئاڤان سەرەتا من بە تعبیری ئیشمە کرد. ئەو شتانەمە کرد کە ڕۆژانان بینین یان ئەو کەسانە. من ئەوەی کە زۆر سەرنجی ڕاکێشام کەسە ماندۆکانی ئەو سەردەمە بوون. بۆ نمونە کارێکم کرد بوو پۆرترێتی ژنێکە بە تەکنیکیەکی تعبیریانەی ئەو کاتەی کامزانی کردومە. ئیسەش کارەکە ماوە، دەموچاوی ژنێکی
زۆر ماندووە تەنانەت یعنی هەتا و سووتاندوێتی ئەو شتانە ئەو کاتە بۆ یەکەم دانابوو بە چەقۆ هەمووی ڕوشانە بوو وەکو تەکنیکێک بوو شوختم تێکرد بوو لەو کاتەیە لەیکێ لە پێشەنگەکانی ئەو سەردەمەیە من بەشداری پێکرد بینەرێک هات ئێتر پێی وتم وتی ڕێک ئەو شوختانەی کە لەسەر دەموچاوەکە کردوتە ڕێک هەستەکەی برینێکە بە دەموچاوی ئەو کەسێ و هیلاچەکەیت یا ڕێک کاتا و شتێکە ستوێنێ برینەکەی دەرەکە پێست برینارەکە من ئەمە زۆر دڵی خۆش کردم ئەو قسەیە زۆر سادە بوو بەڵام پاڵنەرێکی گەورە بوو بۆ من ئیتر فترێک چەندیشێکی ئەوە تعبیریم کرد مامەوە بەڵام هەمووی کورتن کاتەکانی دوایی وردە من بەرەو ئەبرستراک بوون ڕۆشتم بەڵام لەسەر ئەویش بەردەوام نەبووم ئەو کاتە من کە ئیشمە کرد بەیستە شوانی وابەستە نەبووم بە هیچ میتۆدێک و بەینێکی ئەو سەردەم ینی ئازادانە ئیشمە کرد کانڤانسێکی سپیمدانە لەو حەیەکمدانایە هەر شتێکی ئەو کاتەی کە دەستمەکەوت ئێت باینی خۆمیشم تیا کرد لەبەرەوەی من نەچوومە ئەو سیستمە ئەکادیمی کە هینێکی ڕێکی بۆ کێشراوە ئەمە لەلایەکەوە زۆر سوودی پێگەیاندم دەستخۆش شیوانگیان لەو نمایشانەی کە باسە کرد ئایا زیاتر لەگەڵ گروپان نمایشتە کرد یا خۆت ئیشی سربەخۆش نمایش سربەخۆشە هەبووە و لە هەمان کاتە وەکو ئاماژە پێکرد ئایا هەڕەسم تەکرد یا خۆت بە مدیەم و ماتریاڵی جیاوازیش ئەزمموی ئیشکردنە هەبووە مەبەستم ساڵی نەوەکانە تەنها ئێستا بەڵێ ساڵی نەوەکان بە گروپیش ئیشمە کرد و یەک جاریش پێشەنگای تایبەتیم کردەوە نمونەیەکمان لە بەردە سەیسە باسی کەم لەگەڵ مامۆستا ئیسماعیل خەیاتا بوو کۆمەڵێک گڵۆپ بڵین سورەیای پلاستیک بوون لە کار کەوتبوو مامۆستا ئیسماعیل بەڵێ مادەی فرێدراو بوو مامۆستا ئیسماعیل وتی وەرن چەند هونەرمەندێکم دەستنیشان کردووە تۆ ژێکێکی لەوانەی کە ئەزانم بۆ ئەم ئیشە شتێک ئەەکەی زۆرم پێخۆش بوو هەمووی سورای فرێدرا بوو بە پلاستیک گەورە بوو چۆن بڵێ تقریبا تیرەکەی 50 سانتیمەترێکە بوو بەڵێ ئەوانەی لە ناو باخچە و شتەکان دانرێن مامۆستا ئیسماعیل خەیات هەر یەکی دانەیەکی داینێ ئیشی پێ بکەین بۆ ماڵەوە ئێتر هەر یەکە بە جۆرێک مەسەن زۆربەی هەر سورەیەکەی بردبوو لە بریەوەی ڕسم لەسەر کانڤانسکە لەسەر ئەوە وێنەی کێشابەوە مەسەن بۆ حەمە سەعید باپیرە بوو کاتە بیرمە وێنەی شوانێکی لەسەر کێشابوو ئاشنا عەبدوڵار بە ئوسلوبەکەی خۆی کە کچێکی چالاکی ئەو کاتە بوو لە بواری وێنە کێشانە وێنەی لەسەر کێشابوو بەڵام من ئەو کاتە شەر وتم یعنی ئەمە نابێت بۆ جۆرەینی لەسەر بکەم بیرم لە پرۆسەی دروستکردنەکەی کردەوە ئەمە چۆن لە کارگەیەکەوە دروستە بێ بەرهەمێکی پیشەسازیە دوای ئەوە دێتە ناو ژینگەوە و دوایی لە ژینگەیە چی لێ دێ هەنی من هاتم ئەنستڵیشنێکم پێ دروست کرد ئەنستڵیشنێکی ئەو کاتە تێکەڵ بە ڕەسم چکە منە ڕەسم مەکە یعنی هێشتا کار لە دنیای ڕەسم بەڵێ بەسەرمەوە بوو لەگەڵ یا دەمی کۆسەرەی پێڵێن ئەوەم بەکارێنا کە لە دروستکردنیا بەکارەیە دەستکێش ئەنستڵیشنێکم دروست کرد لەگەڵ یا چەند دەستکێشێکم پیا کرد و چەند شتێکی میکانیکی پارچە ینی کردمە ئۆبجێکتێک لە عەرزەکەیان نمایشم کرد ئەوانی کە قسمێکی زۆری هەڵیان واسی بوو بە دیوارەکەەوە هەر لە هۆڵی مۆزەخانە من ئەو کاتە ژویستم یعنی ئەمە شتێکە بەرهەمێکی پیشەسازیە ئەچێتەوە ژینگە بەڵام من ئەویست دیسانەوە بەکاری بێنمەوە بەڵام وەکو ئۆبجێکتێکی هونەری ئیتر بە پێی تێگەیشتنی ئەو سەردەما من ئەویست ئەمە بێتەوە ئیشێکی هونەری و هەڵگیری ینی فرێنە برێ کاتەش تەوان نیشەکانی مڵکی ئەمە نەبوو مامۆستا ئیسماعیل تەمووی هەر بۆ شوێنەکە گلدایەوە نازانم چی بەسەر ڕاستی یەکێ لە هەر لێرەشەوە مەوە بەڵام یەکێک لە هەرە مشکیلە گەورەکانی وڵاتی ئێمە ئەرشیڤکردن دیە ئەو کاتەوە گیسە نەبوو کامیرە و شت زۆر بێ و هەچی بێت دیکۆمنتیکەی بەڵام چەند فۆتۆیەکی هەیە یەکێک لە کارەکان لای مامۆستا ئیسماعیل خەیات ماوە حتمان ڕاپۆرتێک شەیە مامۆستا قادر میرخان ئەو کاتە بۆ پاشکۆی ئەدەب و هونەری کوردستانی نوێکردنی لەسەر نمایشەکە ئەم کارەتان ساڵی 99 کرد ئەم کارە ساڵی 97 بوو کرا من 99 پێشەنگایەکی تایبەتیم کردەوە ئەو ئیشانەی کە هەم پیشە تعبیریەکان و پیشە ئەبرستراکتەکان و ئەو تەرجوبانەی کردم حەزم کرد نمایشی کەم بەڵام بەداخەوە ینی لە نمایشەکەیە کۆمەڵێک گرفتم بۆ دروست بوو ئەوە بوو کە تابلۆیەکمیان شکان کە تعمیرکاریانە کرد و ئاسەنگەریانە کرد واتە لەو ڕۆژەی تۆ نمایشە هەبوو تعمیریشیانە کرد بەڵێ ئەو ڕۆژەی کە من نمایشەکەم هەبوو بۆ ڕۆژی دووەم
یەکسەر دەستکرا بە تعمیرکردن بە تعمیرکردنیەک لە حیمکاری و دووکەڵکاری و ئەو جۆرە شتانە ئەو کاتە ژەر کۆمەڵێک لە هاوڕەکانم کە پشتگیریان کردن ئیمزایان کۆ کردەوە و چەند ڕۆژنامە نووسێک هاتن ینی لەسەر ئەو کێشانە نووسیان ینی من خەفەتم لەوە خوارد ئەوەنەی باسی کێشەکانەکەن کە بەسەر من هاتووە ئەوەنە باسی ئیشە هونەریەکەیان نەکرد بەڵام لامان کاتیشە ئامار وەکو چالاکیەکی لێ هات کۆمەڵێک لە هاوڕەکانم لە لە پەیمانگای هونەرە جوانەکان چ لە کۆلێجی هونەر کە ئیسەش لامەیانی هاتن کۆبوونەوە هەموو چوونەوەختە تەوان وزارەت لە پشتی مۆزەخانەوە چون بۆ لای و نامەیەکیاندا پێوتیان ئێمامە قوبڵ ناکەین ئەو کاتە هەستم بەوە کردیانی من تەنیانی بۆ من دیسانەوە هاندەرێکی گەورە بوو دوای ئەوەش ئەوەنەی نەبەر پرۆژەی پیرەر دروست کرا 2001 بوو تر شەڕی ناوخۆ بەرە و تەواوبوو نەچوو بەڵام نێوانی یەکێتی و پارتی بەرەیەکیان دروست کردبوو بڵێ وەکو سنوورێک ئەو کاتە مامۆستا ئیسماعیل خەیات لەگەڵ ڕێکخراوی PWJ پرۆژەیەکی دروست کرد خۆی سەرتا مامۆستا ئیسماعیل چوو ئەومان بیر نەچێت چوو لەوێ لەسەر بەردەکان وێنەی کێشا بەڵام ئەو ڕێکخراوە ویستی پرۆژەکە گەورەترکە کە هونەرمەندی گەنج بەشدار بێت ئەمەش مامۆستا ئیسماعیل خەیات دیسان بەڵێ بانگێشتی کردم وەک بەشدار بووە کە ئەو عینی ڕێخەری پرۆژەکەی ئەو کاتە بوو من بەشداریم کرد بەوەی کە هونەر ئەتوانێت یعنی بچێتە شوێنەکانیکەوە ئێوە لەسەر بەردەکان لە بینی سنووریەکێتی پارتی ڕەسمتان کرد بەڵێ اینجا بەردەوام لە کاتی پرۆسەی ئیشکردنی ئێمەیە ئەکد ڕوویەدا ینی بۆ نمونە دوو بەرە بووم بەرامبەر یەک جۆنی زەرد و سەوز پێشمەرگەکانی ئەمبەر لەگەڵ پێشمەرگەکانی ئەو بەچەکیاندا ئەنا بە بیانۆی دێن تەماشای ئێمەکەن ئەهاتن ینی بەریەکی شەکەوتن بەڵام بێهین ئەمە بۆ ئێمە خۆش بوو ینی ئەو کاتەوە لا دروسە بێت هونەر ئەوە نییە تۆ لە قاعەیە کاتابلۆیەکدانەی بەڵکو ئەتوانی بچیتە زۆر شوێنەوە زۆر سوچەوە ئایا تۆش ڕەسمێکی لەسەر بەردەکان ڕسمەوە هاتبووی بەڵام ماویست لە ڕسم دەرچی ینی ئاسانیش نییە تۆ یەکسەر ئەمە لەسەر خۆڕۆیم پرۆس بەڵام من ئەو کاتە و ئیستەرژادی ئەو پرسیارم لایە ئەو بەردانە بەشێکن لە سروش من خۆم وەکو خۆم نامەوێت دەستکاری سروش بکەم هەر لە ئیشەکانی ئەم دوایشما دەستکاری و شتاناکەم کە ئینسان دروستی کردووە مەسان نەچمە سیستمێکەوە پرسیارم تێ هەیە ئەمە ئینسان داینە ینی سروش داینێ ئەو کاتەش حەدەسەکە تەوام جەنگی دوو بەرە ئینسان دایەیە بەڵام ئەو میتۆدەی کە ئەکرا سروش ینی هەمووشی مامۆستا ئیسماعیل خەیات خۆشی بەوە هات ئەو لەو هەوڵەیە بوو کامە کاتە پردێک ینی هەر ڕۆژەکەش ناو نرا پردێ بۆ ئاشت هونەر پردێکە بۆ ئاشتی من ڕسمم ناکرد دەستکاری سپەیسەکەمە کرد بوێنە مەسەن بیرمە کردەوە ئەمە ئەم بەردا تەلاشیکەی جۆرێک لە بۆیەکاری بوو بەڵام نەگوێنە کشتە بەڵێ بەڵامی تر جۆرێک لە دەستکاریکردنی سروشتی تیا بوو ئەو کاتە وەکو ئیسە بیرمان ناکردەوە مەسان ئیسا بچمە پرۆژەیەکی وەوە هیچ ناکەم بەڵام لەوەچە کۆمەڵێک پێرفۆرمانس و کۆمەڵێک ئەکتیکە تا ئەوەی تێگەشتم تۆ ڕەنگی بەردەکانتەکرد نە ڕەسم لەسەر بەردەکان ڕەنگمە کرد بەڵێ دەستخۆش شیروانگیان هەڵبەت من وەکوە بینم هەر لە سەرەتاوە زۆر ویستوتە بە کۆنسێپت کار بکەیت بۆیە پێت وایە ئەو ئەزمونانەی کە لە نەوەکانە کردوتەوە ئێستا باسی کرد و ئەو کارانەی تریش کە کراوە لە نەوەکانە وای کرد کە لە ساڵی 2000ەکانە گەشە بەکارکردن نەبێت و دەستبەری بۆ میدیەم و ماتریالی جیاواز من لە بیدایەتی 2000ەکانە ماوەی 3 بۆ 4 ساڵانی مەیدانی ئیشمە کرد لەگەڵ مناڵە و زۆر ئیسپادەم لەو تەجروبەی خۆم کرد کە چەند ئیشێکی کە هەر لە پرۆسەی فێربوون و هونەری مناڵان کە یەکێک لەو فەراغانەی کە خۆمان لە قۆناغی سەرەتاییە نەمان کردبووە هەموو ئەوتەمەنەکانی من شایەتن ینی هینە سوود مەبینی کۆنێک دەبووم لەگەڵیان کەر ئەو کاتەش ینی من خێمەیەکم هێنا مناڵەکانیشیان کرد لە سەری بۆ من ئەزمونێکی زۆر باش وای لێ کردم ینی هەمووی ڕەبتە بەیەکەوە کەمیشانە بەرەم بێنە هەر دوای ئەوە قۆناغێکی کە دەست پێکات بەگشتی هەر لە ناوچەکە گۆڕانکاریەکی زۆر گەورەش دەست پێکە کەوا بێت ڕژێمی عێراق لە ناوەچێ و کۆمەڵێک سمینار و وەرکشۆپەکرێ لێرە لەوانە سمینارەکانی مینەکەس کە بە باشی ینی بۆیسی پێناسانی دیتم بۆ هەر هەموویە چوون بۆ دوای ئەوە گارا ڕەسوڵیش ینی هەفتەیەک بە دوای یەکە کۆمەڵێک سمیناری زۆر باشی پێشکەش کرد ئەو کاتە ئێمە دوو شامپان هەر وەک ناوناسی بەڵام ئەوە هات کۆنسێپت و ئایدیاکانی یەک بە یەک بۆشیە کردنەوە بزانم خۆشت بەشدار بووی ئەمانە هەمووی کاریگەری
لەسەرم کرد ئاشنایە کردی سەپۆرتێ کردی بەڵێتر ئەو کاتە هەر من بەتەنها نەبوو حەزمان بۆ ئیشی تازە و هاوچەقوانە هەبێت لەگەڵ شێرکۆیە دایمە باسمانە کرد تا قەرار وابوو ئیشێ بکەین بەیەکەوە گۆردوکمان نەگونجا و ڕای جیاوازە بوو بەڵام شێرکۆی تر ئیشێکی کرد لەباییەنە ئەنستڵیشنێکی پێ دروست کرد دوای نەورۆز مەحموود سابوونی ڕەقیەنە ئیشی کرد بەگشتی کە ئەو ئیشاناکرا و ئیشی تازاکرا ئەوشمان بیر نەچێ گفتوگۆی بە دوای خۆیانە بەڵێ هەڵبەت وەکو ئاماژەی پێکەی شیروان ئەو کۆبوونە و پێکەوە بوونانە و گفتوگۆیانە نمایشی زۆری بەدوای هەوە بۆ زۆر بەشمان وەرکشۆپی 2004 لە گەلەری ئارام سەرەتایەک بوو بۆ پێکەوە بوون و کۆبوونەوە کە پاش ئەوە کۆبوونەوە و گفتوگۆ و پرۆژە و وەرکشۆپ و نمایشی تری بەدوای خۆیان هێنا کە لە زۆر بایە تۆ بەشدار بووی وەروەها لە پرۆژەی 2004 شا بەشدار بووی کە کارێکە کرد بە خەڵووس لە ناو بۆکسێکی شوشەیە لە گەلەریەکەیان نمایشە کردبوو پێم خۆشە تۆزێک باسی ئەو کارە بکەی و ئەو کارانەی تر کە دا بەدوای ئەوە ئیشێکتیا کردووە من ئەو ئیشەم ویشی غەڵوزەم چۆن دیسانەوە شتێک سروش بنیاتی ناوە بەڵام کەسێکی تر هەیە کە ئینسانە دێت وا لە سروش دەکەوە دوای ئەوە کەسێکی تر هەیە دێتەوە ئیکاتەوە ئیشێکی هوەری یعنی لە ناو سروشتا وەکو ئەوی کە ڕووە داویش تەجروبەیەک دوای ئەوەش کە ئەو ئیشەکرایتە من و ڕۆژگار مەحموود دوای ئەوەی کە مناقشەیەک زۆرمان کرد تا پێشەوەی دەست بە ئیشەکە بکەین ئەما ویست کارێکی وا بکەین دینەر خۆی بێتە بەشێ لە ئیشەکە هەشدار بێ ئیتر هاتین ڕۆژانە سکێچمانە کرد بەسە وەرەقەی ئەیفۆر بڕیارماندا ئەنستڵیشنێکی پێ دروستکەین بە سەقفی گەلەریەکەیە هەڵی بواسین و بە شێوەیەکی دینداماننا ئەنی تێکەڵ و پێکەڵ نەک بە شێوەیەکی یعنی هەر جۆرێک لە ئەنستڵیشنمان بۆ سکێشانەی ڕۆژانەمان ئەو پرۆژەیەکی هاوبەش ئەم نمایشان ساڵی 2005 بوو بەڵێ ئەو کاتە گەرمەی چالاکی هوەری بوو یعنی بەردەوام ئیشەکرا لە 2005 پرۆژەی 2005مان دروست کرد کە شێرکۆڕێکی خست و لە پرۆژەی 2005 بۆ تۆ ئەنستڵیشنێکم کرد پەیوەندی بە ڕۆشتنەوە و بە درێژی قاچی ئینسان یعنی قاچ چەندێ درێژ بێ چۆنە ڕوانی ئەو پرسیارەم دروست کرد لەسەر جوڵەی مرۆڤ ئەگەر تێکستەکە بخوێنیتەوە ئەڵێ بۆ نمونە 15 سانتیمەتر درێژی پێ ئێکس 10 سانتیمەتر پەیوەستە بە ڕۆشتنەوە کە نوێڵێکە لە چەشنی یەکەم ئەو کاتە ئەوە تێکستێکیە بۆیان پەرەگرافێ بنووسرایە بۆ ئیشەکان من نەمەویست ئەدەبی بیبووس ئەمەوێت لێرەشەوە باس بۆ بکەم یەکێک لە مشکیلەکانی هوەری ئێمە زمانێکمان نییە تایبەت بێ بەوە تێکستێکی هوەری زۆر یا ئەدەبیانان ینی ئەو پێشنگیانەی کراوەتەوە بڕۆی ئەرشیف هەڵدەیتەوە سەیرەکە هەمووی ئەدەبیە یان کەسانی ئەدیب هاتوون شیکاریان بۆ هوەری شێوەکاری کردووە ئێمە خۆی لە خۆیانی کێشەیە لای تۆ ئیشێکت کردووە هیچ پەیوەندی بۆ نێوان بە زمانێکی تری ئەدەبی بۆ داڕێژ کەواتە لەو کاتە گرنگێکی زۆرە بەوەیەوە لەو کارەتاکە نووسینی تێکستەکە نووسینێکی هوەری بێت ویستم وا بکەم ئیتر نازانم تا چەندێک کەوم کردووە چکە من یەکێک لە کێشەکانمەوەی ئەوەی کامەوێ بیکەم ناتوانم عەلی بە قسە بیکەم ئەگەر بشتوانم بە قسە ئەوەی ئەیکەم ئەچمەر بە قساییکەم یعنی ناچم بیکەم ئەم فۆرمە و ئەوە نەهین واتە پێت وایە شێوازی نووسینی تێکست بۆ کارێکی هوەری تایبەتمەندێتی خۆی هەیە و گرنگە بە زمانی شێوە بیت پێناسەی شێوەکان کە کەسێک تێکستەکە خوێنێتەوە شێوەکە بزانێت چییە وە شێوەکەش ببینیە بێ ئەوە هیچ قیمەتی نییە و تێکستە چکە من ئەگەر بمەوێت شتێک باسکەم ینی ئەچم بە قسە باسی بکەم دایما ئەمەوێ ئیشەکەش پرسیارەکە و تێکستەکە دروستکە بەڵێ هەڵبەت شیروان لەو نمایشانی لەو کاتاکرێتەوە بە ئۆبجێکتی جیاواز کارتە کرد بۆ نمونە لە وەرکشۆپی فلو تۆ بە گڵۆپ و ڕەنگی گڵۆپ کارەکە و ئەنجامە هەر لە ساڵی 2007 دەستکاری سپیسکەمەوە بەڵام لە ڕێگەی ڕەنگەوە چکە ڕەنگی ژەر بە ماتریالێکە بینم دوو ڕەنگم بەکاریانە ڕەنگی سەوز ڕەنگی سوور تەبیعەتی ڕەنگی سەوز وایە کە ئەگەر با بە شتێکە هەموو چاڵی و چۆڵی و وردەکاریەکان دەرەکەوێت گەر ڕووناشی سووریش با لە هەر تەنێک شکانەوەکەی سۆفتێکە ئەوەی چێک بوو لەو تەجروبانەی کە کردە بەڵێ شیروان ئەو ناسینی ماتریال و تەکنیکە بۆ تۆ گرنگێکی زۆری هەیە لە ئیشەکانتە و هەر لە ساڵ 2007 لە پرۆژەی سەرمەدی بە هەمان شێوە تەختە ڕۆشێ نابوو لە هەر تەختەیەکە بە شێوازێکی جیاواز ئیشێک کردبوو ماتریالی جیاوازێ لەگەڵ تەختە ڕەشەکە بەکارێ نابوو لە پرۆژەی سەرمەدی و ئیشەم کرد ئەوە کرێت سەرەتایە بێ بۆم ئیشانەی کە کردم بەم دواییە
کە تا ئیسا هەر لەسەر ئەو تێمایە ئیشەکەم لەسەر پرۆسەی خوێندن من بۆ تەختە ڕەش دروستەکەم. تەختە ڕەش ماتریالێکە بەکارهێنانی ڕۆژ بە ڕۆژ لە ناوەچێ. من ئەمەوێت یەکەم بیاڵمەوە، دووەم بۆردێک کاتوانێ هەموو شتێکی تیا بنووسی. لەو کاتەیە پرۆژەی سەرمەدی پرۆژەیەک بوو تێماکەی دین بوو. تۆ ئەو سێ تەختە ڕەشە و با بڵێن بە 3 فۆرمی جیاواز نمایش کرده بوو لەگەڵ 2 بۆکسا کە هەردووکی تقریبا نیوەی دەباشیر بوو، دەباشیری سپی. من ویستومە لەو 3 فۆرمەیە جۆرێک لەوە بەرجەستەکەم دین خۆی بۆ خۆی کۆمەڵێک شت لێ سەنێتەوە، کۆمەڵێک شت دەداتێ. یەکێک لەوەی ئازادی تەواوی بیرکردنەوە دەبا، ینی لە شوێنێکە کۆتایی پێێنێ. ئەمە لای من دین ئاوایە. من لەو تەختە ڕەشەیە ویستمەوە باسکەم کە دین و پەروەردە یەکێکە لەوەی ئەم کولتورەی بەرهەمهێناوە. ینی ئێمە قوتابخانەمانەیە بۆ پەروەردە، دینیش بووە جۆرێک لە سیستمی پەروەردەی کۆمەڵگەی ئێمە. من لەو 3 تەختە ڕەشەیە ینی هەنێکی زۆر عادیە، کەس بۆی نییە دەستکاری کە خۆی 3 تەختە ڕەش بوو. تەختە ڕەشەکان هەرسێکی بڕابوو لە ناوەڕاست، زۆر بەڕێکی زۆر بەڕەقی، بەڵام لە شوێنی جیاوازە هەرسێکیان بڵێن لە ناوەڕاستەوە نەبڕابوو. لە ناوەڕاستەوە نەبڕابوو. دانەیەکیان هیچی لەسەر نەبوو، هیچیش کەس نەیەتوان لەسەری بنووسێت، ینی لەو حەدەی کە بۆ دانا هەرکاڵێمە بۆت نییە دەستکاری بێت. دانەیەکیان دیسانەوە دەستکاری کرابوو. طبعا من کردەمویم کردبوو بە فۆرم نووسیننا 3 مربعی سوورم لەسەردانابوو، ینی ئەمە سنووردارکردن. دانەیەکی تری 3 پارچە پلێتی تیژ، ینی گۆشەکانی تیژ کرابوو وەک چەقۆ کە بینەر تەماشای کە جۆرێک لەو ترسەی تیا دروست بێت. بەڵێ کامە هینێکی ڕق و زبرە. ئەو تەختە ڕەشانە هەر بڵێن سەرەتایەک بوو بۆ چوونەم ئیشکردنم بۆ مەسەلەی پەروەردە و خوێندن ئەو ئەمفەی کە لە پرۆسەی خوێندنە هەیە. واتەوەکو ئاماژەی پێکەی شیروانەوە یەکەم کارێ بوو کە بە ماتریال و ئۆبجێکتەکانی ناو خوێندنگا بیکی، چکا وەکو ئێستا زۆر بەمان هەچ کەسێکمان ئیشی تۆمان بینی بێزانین کە بەو ماتریال و ئۆبجێکتانی کە لە ناو خوێندنگای هەیە کارەکەی زەنگ، تەختە ڕەش، لاستیک، بە تایبەتی تەختە ڕەش زۆر بەکارێنیتەوە. ئەمانە و ئۆبجێکتانن کە کارەکانتی پێ ئەنجامەیە. نا پێشەوە من ئیشێکی ترم کردووە، ئیشێکار بە ناوی لاستیکی خەتکردنەوە کە ئەچمە قوتابخانەیەک پەرفۆرمانسێکەکەم لە ناو قوتابخانەکە لە ساڵی چەند بوو؟ 2006. من لاستیکی تازەیان بە خوێندکارەکان و لاستیکە کۆنەکانیان لێوەرەگرم. دوای ئەوە دێم لە هۆڵێکی نمایشە هەر ئەنستڵیشنێک دروستەکەم بە لاستیکەکان کە تەماشای لاستیکەکانەکەی پۆلی یەک هەموو لاستیکیان پێەیە بەکار هاتووە و دوایی پۆلی 2 سەیرەکەی لاستیکەکان تۆزێکم تر بەکارات و هەتا دوایی، یعنی پۆل بە پۆل تەماشایەکی کە ئەو لاستیکانە دانراوەکە ئەنستڵیشن ئەو فەرقا بینی. لە پۆلی 6 نەکرد زۆر کەم بەکار هاتووە لاستیکەکان، بەشی هەرە زۆریان پێی نییە. ینی سەمبنا لێرەوە پرسیارەکەم، ینی کە تۆ ئەگەیتە ئەعدادی و زانکۆ هەر بیرتە چێتەوە شتێکەیە لاستیکە باز لە هەڵاک ئەڵێم شەرم نییە مرۆڤ شەرم لە هەڵاکانی بکات. ئەوە بۆ من گرنگە چۆن ئەو پرسیارە دروستە کە من پرسیارەکەم و ئەوانیش ئەو پرسیارە چۆن لای من دروستەکەنەوە، چ وەک خەڵکی ئاسایی چ وەکو کەسێکی توێژەر لەو بوارەیە. ئەو ئیشی لاسیکەکان لەکوێ نمایش کردی؟ هەتا تۆ لە ڤیدیۆ دیکۆمنتیشنێکە کرد لە ناو قوتابخانەکەیە، بەڵام دواتر لە گەلەریەکانە نمایشە کردەوە. منەوە ئیشە تایسە لێرە بەڕەسمی نمایشم نەکردووە گەلەری، بەڵام لەبەرەوەی کەناڵی کورتسادە و کاتە سپۆنسەری ئەو ئیشەی منی کردبوو یەک جار نمایشیان کرد. بەڵام لە ساڵی 2009 من ئەنیتا لە ڕێی واکەیەوە هاتبۆ کوردستان پرۆژەیەکیە بوو کە پرۆژەی سترنجمنت بوو. ئەو ئیشەی هەڵبژار بردی لە پۆلۆنیا عەرزی کرد و پاشان هەر لە ڕێی دیوا و ئەنیتاوە ئەو ئیشە لە شۆڕم لە بەریتانیا عەرز کرد و تا ئیسەش ینی عەرزەکرێەوە بوو پار ساڵی پار لە گەلەری ئەرسیناڵ دیسان نمایش کرایەوە. بەڵێ شیروان باسی ئەومان کرد کە ئیشکردنی تۆ بە ماتریالەکانی ناو خوێندنگە و ڕخنەگرتنی ئەو سیستەمە تا ئێستا درێژە هەیە، بەڵام تۆ لە کارەکان تا ماتریالی تریشە بەکارهێناوە. بۆ نمونە ساڵی 2009 لە کەرکووک پێرفۆرمانسێکە کرد نەوتی خوێنە بەکارهێنا لە ئیشەکەتا. بەڵێ ڕەبتێکی ئەو تۆی نییە بە ئیشەکانی ترمەوە، بەڵام ئەمە بابەتێکی میدیایی بوو
کە بابەتێکی سیاسی بووە بابەتێکی ئابووری بوو تەجروبەیەک بوو کردم و ئیتر لێی کشامەوە جێم هێشت لە 2009 بەڵێ وەستام لێ چکە بابەتێک هەموو کەس دەرچی پێەکە بابەتێکی لە بەرچاوە ئەوە بابەتێکی گەورەشیانی ئەوە نییە بڵێم بابەتێکی بچووکە بابەتێکە لەوەیە هونەرمەند بەتەنیا هیچی پێ نەکرێت لەوەیە بەڵام دیوێکی تری هەیە بۆ من کە ویستم بیکە بچمە و بابەتانشەوە ئیشەکەم ئەگەر بێتەوە بیرت دوو کیسی خوێنە دانەیەکیان هەر خوێنی تایە خوێنی ئینسان دانەیەکی تریان نەوتی ڕەشی تێکراوە ئیشەکە ناوی 250 ملیلیتر خوێن یەکسانە بە 250 ملیلیتر نەوتی ڕەش ئیتر ئەمە لە ڕاڕەوی نەخۆشخانەیەکە لە شاری کەرکووگەر وا هەڵکەوتووە کە نەخۆشخانەکەش بەرامبەر بە کۆمپانیایەکی گەورەی نەوتی ڕەش ئەو فڵانەم داناوە چیسی خوێنەکان کە ئەڕژێت و تک تک ئەڕژێتە زەویەکە و من ئەیسەر ڕمەتاوای لێ دێت تەواوە بێ و من فریای سڕینەوەی ناک وە لەناو خەڵکێکی ئاسایی یانە من دیسانەوە من بردەوە لای کە و پرسیاریان لا دروستکەمە بەڵێ پرسیاری زۆریشی دروست کرد لای ئەو خەڵکە ماوەی چەندی خایان شیروان کاتێک تاوبوونی نزیکەی 40 دقەیەک نانیە تاوە بەڵێ پاشان هەرە ئیشە وابزانم لە پرۆژەی دادۆیان نمایش کردەوە بە جۆرێکی تر نمایشم کردەوە چارکیسێکی خوێنە بەڵام نەوتی ڕەشی تایە ئەم جارە چێتە ناو شوشەیەکەوە شوشەی کریستاڵ هەیە کە گوڵی تێک نەوتەکە لە ناو کیسەی خوێنایە یعنی هەردووکی کردێت و ئەتکێتە ناو ئەو گوڵدانەوە بەڵێ ئەچێتە ناو ئینجانەوە هەڵبەت ئەم نمایشش دادەوە ساڵی 2010 بوو کە تۆ ئەم کارۆتیان نمایش کردەوە بە شێوازێکی تر وەکو باسێکی هەر ئەم دوو نمایشە بوو لەسەر ئەو بابەتە و کە پێ وایە بابەتێکی گەورەی میدیاییە و پێخۆشنە بۆ پەرەی پێبێت و پەیوەندی نیە بە ئیشەکانتەوە بەگشتی زیاتر ئەوەی کە بمێ ئیشی لەسەرکەم حەزەکەم لەسەر بابەتی بچووک ئیش بکەم وە لە پەنجەرەیەکی بچووکەوە سەیری پانتایەکی گەورە بکەم ئەم بابەتانە بچووکن بەڵام کاریگەری گەورە جێڵن بۆ کەسێک زۆر بە عنفەوە زۆر بە قوڕێەوە سیارە لێخۆڕێ ئەمە ڕەبتە بە ئەو پرۆسەی خوێندنەوە کە ڕنگدانەوەی ئەوەیە بەشێک لە بەشەکان قوتابخانە لە دوای ماڵ و خێزان قوتابخانە مرۆڤ پەروەرداکە و پێگەێنێ بۆ لێرێ ئەم پرسیارە دووسە بێت پرۆسەی پەروەردا لە هەشتاکان هەتا ناوەڕاستی نەوەتەکانی ژیانی بەداخەوە مەسەلەن کە ئاچووی ئەنفیتیا بوو نەک مۆسەیەک بوو بۆ فێربوون بەڵام فێربوونێک بە زۆر یعنی زۆر جاریش لەگەڵ لەر هاوڕەکان هەرم ئێوارەیەت باسی ئەومان کرد براد یەکێک لە هاوڕەکانم وتی مامۆسای جاران کە دەموچاوی هەمووە کردی بە تەباشیرەوە لە پڕایەکت فێکردە ناوی دەم ئەمانە هەمووی کاریگەریە لەسەر ئینسان وا لێیەکات تۆ بتەوێ ئەو تۆڵێ بکەیتەوە ئیتر لەواچێت بە جۆرێ لە جۆرەکان بۆیانی دایمە سەیری خەڵکی ئەمە بکەی بەداخۆیانی لە کۆمەڵگەی ئەمە ئینسانەکانە ئەگرسی بن هەموویە گەڵێنیتەوە بۆ پەروەردەیە تۆ شیروان بەش ینی بەشێکی گرنگ نەکرد چکە کە ئینسانێکی تەندروست بەرهەم نایە هەر وەک بۆی کە هەمومانەوە زانین ئەگەر کەسێک بەردەوام خۆشەویستی پێ بدرێ ئێمە پڕەبێت ئەچێ ئەی بەخشێنێتەوە وە کەسێک بەردەوام ڕقی بدرێتێ ئێویش ڕقەداتەوە کە هەستەکەم ینی سیاسەتێک چکە دەوڵەت ڕێدا سەش بچینانی سەیری پێکاتەی بیناسازی قوتابخانەکان ڕێک لە مەعسکەرە چێ مەسە منی سەشاچم ینی بەم تەمەنەوە ڕێکە و ترسم لا دروستە بێ پۆل دەرگای بچوو هەنێ قوتابخانەیە هەر سەوزاییتیانە باخچەی قوتابخانەکە کەوتۆتە پێشەوە بەس بۆ مامۆساکانە نەک بۆ خوێندکارە مانامووی شتی بچووکن و ئەبێت ئیشی لەسەر کرێ شتی گەورن بەڵام بڵێ شیروان زۆر ڕوون باسی ئەوە کرد کە هۆکاری زۆر هەیە کە ڕەخنەگرتن لە سیستەمی پەروەردەی کردوتە بابەتی سەرەکی ئیشکردنی تۆوە چەند ساڵێکە کاری تیاکەی ئایا کارکردن لە تەنها بابەتێکداوە بەکارهێنانی ماتریاڵی دیاریکرا وەکو ماتریاڵەکانی ناو خوێندنگە ئەمانە چۆن کاری کردو سەر ئیشکردنی تۆ بەگشتیوە دروستبوونی کارێکی نوێ لای تۆ ماتریاڵەکان بەڵێ زۆر بۆ من ئیشەکان ئاسانەکەن ترەریەکە کۆمەڵێک پرسیار بە دوای خۆیان دروستەکەن ئەو بۆ من زۆر کرد ئەمە ئەو شتانن کاتوام دەستیان بۆ بەرە ئەو شتەی کە نزیکە لێمەوە هەمیشە وتومە من دەست بۆ شتێک کە بم کە بتوانم و ئەمە ئەو کێشەی خۆمە لەگەڵ خوێندنە لەگەڵ ڕابردوومە هیچ دڵخۆش نەبوو
بە شیوان تۆ وەکو هونەرمەندێک کە کار لە بابەتێکی دیاریکراوەکەیت و بە کۆمەڵێک ماتریاڵی دیاریکراو کارەکەی ئایا ئەمە چ کاریگەریەکی کردو سەر کارکردنی تۆ ئاسانترە بۆەوەی کە کارێکی نوێ دروستکەی بیر لە کارێکی نوێ بکەیتەوە و بیر لە تەکنیکی جیاوازکەیتەوە بۆ ماتریاڵەکان لەبەرەوەی ماتریاڵەکان زۆر بەکار هاتوونەتۆ لای تۆ زۆر جار خۆشترە زۆر جار ئاسانتریشە بەڵام زۆر جاریش ئەوم لای نەبی ئەڵێم من بەسە لێرەیە ئەبێ بوەستم ئیشێکی تر بکەم بەڵام هەستەکەم پرسیارەکەم دروست کردووە ئەوە بۆ من گرنگی خۆی هەیە. بەڵێ شیوان کارکردنە لەو بابەتەدا لە ماوەیەکی زۆرە ئایا بۆ تۆکو لێکۆڵینەوەیەک بووە بەکاری هونەری کردوتەوە ویستوتە بگەیتە شوێنێ وایەستاڵی هەستەکەم بەسا بێ گۆڕم من کۆمەڵێک ئیشی تر و پرۆژەی ترمە ینی کە هەر ئەوە تێماکەی بێ بەڵام ئەوەی کە گرنگ بێ بۆ من خۆم بەوە نازانم کە ئەمە چارەسەرکەم هەر وەکوتم ئەم دایمان پرسیارانەمەیە ئەوەی کە زۆر پاڵمە نامیشانە بکەم ئەزمموی تاکە کەسی خۆمە لەگەڵ ئەو سیستمەیە من هێشتا بەرەو نەتیجەکە نەچوو کە بنەوەی شانەکەم هەر بۆ نمونە ئیشێک لەم دوایانەکە کردم ئەو پرسیارەی دروست کرد ینی فیدباکەکەی بینی و بینەر نەچوو بەلای شتیکەیە. بەڵێ شیروانگیان هەروەکو لەم گفتوگوایە ئاماژەمان پێکرد زۆرێک لە نمایشەکانی تۆ بە گروپ بووە ئایا ئیشکردن بە گروپ تایبەتمەندی خۆی هەیە لای تۆ یاخود وا ڕێکەوتۆ کارەکانە بە گروپ نمایشکەی بەردەوام ئیشەکەم بەڵام تەنفیزی ناکەم ئامادەیەکەم لای خۆم بیری لەکەمەوە سکێچی بۆکەم بەڵام جاری وایە پرۆژەیەکیش دێتە پێشەوە بەشداریەکەم ینی کە بزانام ئیشەکەی من ناگونجێت لەوەیە بۆ پێشم خۆشە ینی پرۆژەی هاوبەش باشترە لە پرۆژەی تاکە کەسی چکە خۆتێکی تێ هەیە وە جۆرێک لە جیاوازیش دروستەکە بەڵام بیرگونجێت لە ئایندەیە مەساموو ئیشەکان شان بدرێتەوە و ئەبێتەوە ئیشێک کە پرۆژەیەکی تاکە کەسیە و بەڵێ شیروانگیان تا ئێستا باسی ئەو کار و نمایشانەمان کردی کە تا ساڵی 2010 ئەنجامیاون پێم خۆشە ئێستا دەرفەتێکە بێ باسی ئەو کارانە بکە کە دوای ساڵی 2010 کردوتن هەتاوەکو لای گوێگرانیش ڕوون بێ ئەو جیاوازی و گەشەکردن و گۆڕانکاری بەسەر کارکردنی توی هاتووە چ پرۆژێ چ کارێکە پێخۆش بێ باسیکی ئەتوانی ئاڤان هەر پێش 2010 کۆمەڵێک ئەزمموی ترمان کردیانی ئەمە بۆ نمونە من هەلی سەفەرێکم بۆ ڕەخسا دوای ئەوە پرۆژەی سترەجمنتە بوو لەگەڵ هیوا و ئەنیتایە ئەمانە هەمووی گرنگن ینی کاریگەریان هەیە لەسەر ئەزمموی ژیانی هونەری من بینەوە سەر 2010 بۆ بوو من فترەیەکی زۆر بەهانێ بارودۆخی تایبەتی خۆمەوە لە ئیشکردن وەستام وە یعنی لە ئیشکردن کاڵم وەستام ئەوە نەیە ئیشم نەکرد بێ ئیشم ئامادە بوو بەڵام پرۆژە ناکرا لە دوای 2010 بۆ 2015 و 16 پرۆژەیە کاتە پێشەوە کە ناوی ئیماگۆمۆندی بوو کانڤانسێکیان بۆ ناردین کە ئەو پەر ڕەبتیە بۆ وەربەوێنە کێشانەوە بەڵام من شتێکی ترم کرد بەشدار بووم لەوە دوای ئەو پرۆژەی غەڵبەغەڵبمان دروست کرد غەڵبەغەڵبیش حەزەکەم تۆزێک باسی کەم چکەوە یەکێکە لەو پرۆژانەی کە جێگەیەکی تایبەتی هەیە لە 2016 بووی چێکە لەو پرۆژانەی کامیشە باسیەکەم لەبەر چەند وەکارێ هیچێک لە وەکارەکان ئەم پرۆژێمە خۆمان دروستمان چۆن خۆمان دروستمان کرد پارەمان لە حکومەت وەرنەکرد یعنی لەگەڵ شێرکۆیە زۆر پاسیەوەمان کرد کاما ئەکرێت بە سپۆنسەری خەڵک مەسەڵەن سپۆنسەری خەڵک چییە هەر کەسە و بە پێی توانای خۆی سان خەڵکێکەیە مەبلەغێکی زۆر کەم میدابین کردووە و خۆشمان کە خۆمان قاعەکەمان نۆژان کردەوە هۆڵی پەیمانگای هونەرە جوانەکان من و شێرکۆ ئەباسکار خۆی ڕێخەری پرۆژەکەیە و هەموو کارەکان لە ئەستۆی خۆمان کردمان هەرچەنە پێشتری ژانی لە سەرمەندی ئەوانش ئەوە ڕوویاوە بەڵام ئێمە حەزەکەی وەکو میتۆدێکی ئیشکردنی خۆمان سەیریکەین بەڵێ پەرەی پێبین و درێژە بکێشێ تەنانەت دوکانی بۆیە فرۆشەکەش بوو بە بەشێک لە سپۆنسەر کە چوین هۆڵی پەیمانگای هونەرە جوانەکانمان نوێ کردەوە من و شێرکۆ بۆیەمان کرد و هەموو ئەو کارانەشی کرا هەمووی لەسەر جودۆ هینی هونەرمەندەکان خۆی کرا و لە هەمان کاتە ئەمە تەجروبەیەک بوو کە دەنگی تیا بوو هەرناوەکەی بەخۆیەوە بوو هەر یەکەمان ئیشێکی کرد ئیشەکەی خۆم هەر تەختەڕەش بوو کە من زەنگی قوتابخانەم لەسەر ئەم جارەیاندا بوو تەبیعەتی ئیشەکەوا بوو کە چوویتە بەرامبەری جەرەسەکانە کەوتە ئیش یعنی ئەگەر کەسێ بەلایە بڕۆشتایە و لەگەڵەوەشا گڵۆب 60 تیم دانابوو گڵۆپی زەر هیچێکە لەو گڵۆپانەی کە خوناچێکی کەمی هەیە و تاسیرێک جێت دیاڵێ لەسەرت یعنی کاتی ئەمە عینیە و
گڵۆپەدانرا و لە پۆلەکانە هەبوو کە بتوێنی هەر لێرەوە ینی دیسان بەو دەنگی جەرەسەکە ڕاچەڵەچێنەرە ینی لە پڕێکە یەکەم جار بۆزان بە دەنگ ئیشکەی پرۆژەکان خۆی لەسەر دەنگ بوو بەڵێ دیسانەوە ئەو ماتریاڵانە بوو کە لە قوتابخانە بەکاریان ئەم جارەش هەر تەختەڕەشە بەکارهێناوەوە بەڵێ 5 جەرەسی لەسەرک لەبەرەوەی 5 جوانە خوێنرا بەڵام جەرەسەکان بڕاون هەریەکە دەنگێک دەرەکە وا دروستم کردووە کە ئەچتە بەردەمی تۆ ببی بە بەشێک لە ئیشەکە بەهۆی جوڵەی تۆ کۆمەڵێکینی حەساس بەکارهاتووە دوای لە 2017 کارێکی ترمان کرد هەر پرۆژەیەک من و شارێکتری برینارەکەین سەیرامە شار لەسەر عنفانی من ئەو پێرفۆرمانسەم کرد کە وی شاگەڕێتەوە بۆ ساڵی 2009 بەڵام ئەمە پرۆژەیەک بوو زەمینەکەی بۆ من خۆش کرد کە و ئیشەی تیا بکەم هەر ئەمویست لە شوێنێکە من پیشانی بم ویستم لە پۆلێکە عەرزی بکەم موافقەتیشمان بۆ وەرگرت بەڵام شووی هاوی ناتە سەرا عەرز نەکراوە ئیشە ینی نەمان کرد حەزم لەوە نییە بچم خەڵک بێن و تەمسیل عەلا ئەساس ئەمانە تەلەبەن و دانیشتوون نامنەمەوێ ڕێک چۆن ئیشی لاستیکەکەم کردووە تێ بە سروشتی ئیشەکە بڕوە بە سروشتی بەڵێ چاکەتەکەی باوکم بوو بەڵێ بە فعلی ئەو چاکەتەی باوکمەمی ئیشەمایەوە تا ئەوەی کە پرۆژەی من و شاری یەکتری بریندارەکەین خۆشت بەشدار بوویتە ڕێبین ڕێچێکستووە دایمە حەزەکەم یەک دوو مۆزۆع پرسیار دروستکەم لە ئیشێکە کە هەوڵی بۆ ئەدەم مەسەڵەن چاکەتەکە بەتەنیا ئیشێکە سەبوورەکەش بە تەنها ئیشێکە بەڵام من هەردووچیم بەیەکەوە تێکەڵ کردووە مەسەن چاکەتەکەی باوکم و ئەو پێرفۆرمانسەی خۆم چاکەتەکەی باوکم بەڵێ بەڕاستی و چاکەتەی باوکمە گیرفانەکانی پڕە لە تەباشیر من دێم ئەوە لە بەرەکەم و پێرفۆرمانسەکەی پێواکەم چکار لە ساڵی نەوەتەکان لەو قەیرانەیەم باوکم خۆی مامۆسا بوو خۆی تەباشیری دروستە کرد تەباشیری دروستە کرد و ئەی برد بۆ تەلەبەکە یعنی زۆر ماندوویە کرد بە گەشت دروستیە کرد خۆشم یارمەتی مەدا بۆیە هەستامەوە ئیشەم کرد کە تەختە ڕەشەکە کوونەکەم بەدڕێر تەباشیرەکەی تێشتێنم ئێتە دوایی لە ئەخیری شابینەر خۆی بەشدارە بێت تر شتە نووسێ ئەیگەێنێتەوە یاگیتە فۆرمێکی لێ دروست بووە بە فۆتۆ هەما تێکەڵەیەکە لە بیرەوەری من و لە ڕقی من بەرامبەر بەوە ئەوەی کە بەرم کەوتووە من لە پۆلی شەشی سەرەتایی بووم مامۆسا زۆر بەتونی سەری منی گردوایەتی بە تەختە ڕەشەکەیە لەبەرەوەی نەمتوانیوە ئیملایەک وەکو خۆی بنووسم کە وەک کتێبەکە هەیە یعنی ئەمانە هەمووی شتە تیاتە ئامێنێتەوە ئەتەوێت دەریکەی ئەگە سەیری شەکە بکەی لەوەیە نازانم هەستی پێکەیە نایکەی ئەو نایزان بەڵێ شیروانگیان دەست خۆش وەکو پرسیاری کۆتایی ئێستا لە باسکردنی ئیشەکانتە و بە درێژایی گفتگۆکە لام دروست بوو کە تۆ شارەزایەکی باشە هەیە لە ماتریاڵەکان لە تەکنیکە بۆ نمونە ئەزانی کە گڵۆپێک بەو شێوای ئیشەکە بۆ بە کۆنسپتی ئیش لای تۆ یاخود بڕینی جەڕەسێ بەهۆی گۆڕینی دەنگەکەی کامە بەڕاستی هەموو کەسێک پێی پێ نابات و ئەو شارەزاییەی نییە تا چ ڕادەیەک ئەم شارەزاییە و لە ماتریاڵەکانە یارمەتی یاوی بۆەوەی ئیشەکان ئاسان بێ یاخود کۆنسپتی جۆراوجۆرە لای تۆ دروست بێ یاخود تا چنە گرنگە بۆ هونەرمەندەمە بۆی تەکنیک نەبێ ئیشەکەت بەرهەم نایێت من لە بری ئەوەی تەکنیک شنێک بۆم بکە هەنێ کاتی ژعلی شتەیە ئاڵۆزە من ئەبێت تەکنیک شنێک بۆم بکە بۆ نمونە ئەو سیانسەرانە ئیشەکە و ئەوە خەڵکی ئەلکترۆنی و کارەبایی ئەوێ بەڵام بە شێوەیەکی گشتی بۆ من ئاسانترە یارمەتیشمەدا و کاتم بۆ گەڕێنێتەوە و بیتر بەدڵی خۆمەیکەم و طبعاً خۆشە کاتە باشە گەر هونەرمەند شارەزایی هەبێ گرنگە ئەگەر خۆشی نەیکا بڵێ بێ شارەزا بێ ئینامە چۆنەیکە ئینامە بە خەیاڵەتوانین هەموو شتێ دروستکەین وێنایکەین بەڵام قورسە بێ ئەگەر بیتە سەر جێبەجێکردن هەموو کەس بێوێ توانێ فێر بێ باگە بتەوێ زۆر سپاس شیروانگیان دەستە خۆش بێت و هەر سەرکەوتوبی من هیچم نەماوە ئەگەر تۆ شتێکەما بێ زۆر سپاس بۆ تۆ ئاوان زۆر سپاس بۆ ئەماندوو بوون و بەسەرکرد سپاس بۆ تۆ شیروانگیان سپاس بۆ بەشداریکردنە سپاس بۆ ئێوەش